سڵاوێکی دووبارە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵەیە لەم بەشە لە بەرنامەکانماندا لەگەڵ هاوڕێ سەلاحی کەماڵی لە سوئێد ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەروەها کاک بورهانی دیوارگە لە فەنلاندۆ ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران وتوێژێکمان هەیە. کاک سەلاحگیان زۆر بەخێر بیت. سڵاو هاوڕێیان، سڵاو ڕێزم هەیە بۆ هەمووتان، بۆ کارمەندانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و بیسەران و بینەرانی ئەم بەرنامەیە لە خزمەتانە. بەخێربی کاک بورهانگیان، سڵاو ڕێز، زۆر سپاس، زۆر بەخێربی کە لەم بەرنامە بەشداریت کارد. سپاس بۆ ئێوە. سڵاو، منی سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە و بینەرانی خۆشەویست. بەڵێ کاک سەلاحگیان، لە ئێوە دەست پێەکەم هەروە کە ئاگادارن لە ماوەی یەک هەفتەی ڕابردووە سەرتاسەری ئێران لە ناڕەزایەتیدایە. هەڵسەنگاندنی ئێوە لەم ناڕەزایەتیانە چۆنە؟ وەڵام بەر لە هەموو شت با لەوە دەست پێ بکەم، سەر و ڕێزی تەعزیم دائەنوێنم بۆ بنەماڵەی خۆشەویستی ژینا و هەروەها بۆ هەموو بنەماڵەی ئازیز و سەربەرزی گیانبەخکردوانی ئەم دوایانە کە گیانیان بەخت کرد و سەرخۆشی خۆم ئاراستەی هەموو بنەماڵەیانەکەم. من بەش بە حاڵی خۆم داوامەوەیە لە خەڵکی کوردستان هەروەک هەمیشە کە سەنگەری ئازادیگان بووە لەگەڵ هەموو خەڵکانی ئێران بتوانن شان بەشانی یەکتر زاڵ بن بەسەر ئەم نیزامی دیکتاتۆری جمهوری ئیسلامی. تەنیا ڕێگامان ئێستا و هەمیشە ئیتحاد هەروەکو چۆن لەم شعارانە لەم تەزاورات و ئەعترازانە ئەوترێ ئیتحاد. تەنیا ڕێگای نجاتی ئێمە وەکو خەڵکی ئێران بەگشتی و کوردستان بە تایبەت ئیتحادمانە. و هەروەها داوامەوەیە کە ئەحزاب بە هەموویەوە چ لە ئێران سەراسەری چ لە کوردستان بە هەواهەنگی لەگەڵ ناوە بتوانین ئێمە تەلاش بکەین هەرچی زیاتر ئەم ئێعترازاتانە زیاتر و زیاتر بێت کە من بەش بە حاڵی خۆم چاوەڕوانیم هەرەوەیە و هەرە و ئینتزارشم هەیە و تەنیا ڕێگاشمان هەرەوەیە. چون ئەگەر خلافی ئەوە بکەین، ئەگەر بێت و ئێمە ماوەیەکی کورت ئەم ئێعترازە ئیدامە بێت و بچینەوە دووبارە لەو ماڵ و دوای ماوەیەکی تری پێ بچێت، متمەین بن جمهوری فاشیستی جمهوری ئیسلامی کوشتارگایەکی تر دووبارە دروست دەکات کە ئەو وەختێ زەحمەتە بۆ ئێمە وەکو خەڵکی ئێران بتوانین ئیدامە بەم ئێعترازە بین. پس دەرنەتیجە ئەمە ئەرکێکی زۆر مهمە لەسەر شانی دانەدانەمان، چ ئەو کەسانی کە بەتایبەت قسەکە لە ڕووی ناوەیە، ئەوەی کە لە ناوەن و ئێمۆمانانیش کە لە دەرەوەین، بە هاوکاری هەموو لایەک بتوانین ئەم ئێعترازات و مبارزە ئیدامە بدرێت. لە خزمەتانم. زۆر سپاس کاک سەلاحگیان. ئەگەڕێمەوە بۆلاتان کاک بۆرهانگیان، هەڵسەنگاندنی ئێوە لەسەر ئەم ناڕەزایەتیانە چۆنە؟ بەڵێ لە واقع ئەم ئێعترازاتە مەرگی ژینا ئەمینی جەرەقەیەک بوو. هەموو کەس ناڕەحەت بوو، هەموو کەس داخدار بوو. تراژدێکی زۆر گەورە بوو کە کچێکە سەفەرێکی کردە لەوێ مەعمورێک بێت بە مشت با بەسەریا بێتە باعیسەوە گیانی لەدەست بە وە باعیسەوە جەرەقەیەک بدرێت کە سەر تا سەری ئێران بگرێت. واوی ئێران ئایستا خەریکی ئێعترازە. ئەم ئێعترازە بەڵام یەک جیاوازی هەیە ئێعترازاتی ئەم جارە لەگەڵ جارەکانی ترا لە تووری حاکمیەتی جمهوری ئیسلامیە هەزاران جار 10,000 جار ئێعتراز کراوە. بەڵام جیاوازی ئەم ئێعترازە ئەوەیە کە ژنان پێشڕەوی ئەم ئێعترازن، ژنان کەوتنەتە پێش، ژنان داوای سەرنگونی جمهوری ئیسلامیەکەن، ژنان حەجابی ئیجباری کە یەکێ لە ئەرکان و یەکێ لە ستونەکانی جمهوری ئیسلامی کێشایەنە سەر چاڵەش. هەر لە مەراسمی ئەسپەردەکردنی ژینای ئەمینیەوە بگرە کە ژنەکان لە قەبرستانی ئایەکی ڕووسریەکانیان فردا، ئێستا بووەسە ئولگویەک، بووەسە دروشمێ، بووەتە سۆمبۆلێک، یانێ لە تەواوی دنیا، فقط ئێران نییە، هەموو کەس ڕووسریەکان فرەدات. ئەمە بووەتە شتێکی جیهانی.
چاولێکن لە شەبەکەیەکی وەک تیکتاکە شتێکی جێگایەکە بۆ سەرگەرمی 170 میلیۆن جار ئەم شتە باز نەشر کراوەتەوە. مەرگی ژینا، لابردنی ڕووسەرەکان، نەوتن بە حەجابی ئیجباری، پێشڕەوبوونی ژنان لە کوردستان و لە ئێرانە. ئەگەر چاولێکن لە دەستگیریەکانیشان لە ئاماری بازداشتەکانە ژنان زۆر لە پێشەوەن، زۆرتر ژنان بازداشت کراوە. وەکی فعالینی ژنان بووە، پێشڕەوی جنبشی ژنان بووە، لە ئنجیۆکانە، لە ئتحادیەکانە، لە هەموو جێگایەکە ژنان لە پێشەوە بوونە و زۆریشان بازداشت کرانە، زۆریشان گیانیان لە دەستاوە لە مەهابات، ئەوە لە نەوشەر، لە شیروان، لە زۆر جارە. ئەمە جیاوازیە و احترازاتەیە و قەتعەنیش ئیتر خەڵک کۆتا نایەن. ئەو شمشێرەیان لە خەڵخان کێشەوە دەرەوە خەڵک قەت ناچێت دەوجێ بە سەرکوت. ئەوەیە کە لە ئایەتوڵا گەورەکانەوە بیگرە لە مەراجعی تەقلیدی قومەوە تا حوزەوە علمیی جۆراوە جۆر کە خۆیان سەر و کلکیان بە ڕژیمەوە بەنە هاواریەکەن بەدەست ئەم سیستمەوە. ێژن کاکە گەشتی ئرشادی تر جواب ناداتەوە، فشاریان بۆ هاتەوە احترازەکەن، خۆیان بنیانگوزار و پایەگوزاری گەشتی ئرشادن. ئەمە نیشانە ئەم احترازە فشاری هاوردە بۆ جمهوری ئیسلامی تە خەڵک کۆتان نایەت. خەڵک 40 ساڵە 43 ساڵە احتراز پراکەندە بۆ، بەڵام ئەم جارە کولیەتی نظامیان نیشانە گردە. فقط بە ئەوە ڕازی نابن مەرگ بە جمهوری ئیسلامی بێژن، مەرگ بەر دیکتاتۆر و لابردنی کولی جمهوری ئیسلامی شعاری عەسڵیانە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ بۆرانگیان. بینەرانی خۆشەویست لە ئستدیۆ هاوڕێ سیروسی محەممەدیمان لەگەڵە. هاوڕێ سیروسگیان زۆر بەخێر بیت. سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی ئەم تلویزیونی کۆمەڵە. سەرەتا منیش سەرە خۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی ئەو ئازیزانەی کە لەم اعترازاتە گیانیان باخ کرد. پێش سەرەتا سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی کەسوکار و هەموو بنەماڵەکانیانەکەم. هیوادارم ئەم اعترازاتە بە شێوەگەلێک بتوانێت خوێنی ئەمانە بە فێڕۆ نەچێت. یانێ ئەو ئازیزانێک کە لەم چەند ڕۆژە چ بەوەی کە گیانیان باخ کرد، چ بەوەی کە بەشێکیان لە زیندان گیراون و بەشێکیشان زەخمین، هیوا چاکبوونەوە بۆ زەخمیەکانە. خوازم هیوادارم ئەم احترازاتە هەمەگیرتر بێت، بتوانێت بە تەواوەتی لە قسەی هاوڕێ بورهانیشا هەر ئەوە هات کە هیوادارم کولی نظام گریەسەبەر بە کۆتایی هاتنی کۆماری ئیسلامی خەڵک بتوانێت نەفەسی ڕاحەت بکێشێت. ئێوە ئاگادارن ئێوە بەرپرسی رادیۆ ئازادی و یەکسانین و ڕۆژانە راپۆرتەکان تێتە بەردەستان. هەڵسنگاندنی ئێوە لەم ناڕەزایەتیانە لەم ئاخێزە چۆنە؟ ئەو راپۆرت و گزارشاتانەی کە بەدەستی ئێماگا لە رادیۆ هەمووی هەر ئەو گزارشاتانەیە کە لە ناو ئێرانەوە کە لە میدیاکانەوە پەخشەوێتەوە هەمووی باس ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران ئیتر ئەوەی بۆی نییە، یعنی بۆی نییە لێتە سەڵات بمێنێتەوە. یعنی نیشانەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئیتر نەفەسەکانی ئاخریە دەبێ بڕوە. یعنی هەموو ئەو گزارش و ئەو ئەخبارانەی کە ڕۆژانە تێتە بەردەستی ئێمە و لە میدیای رادیۆ پەخشەوێتەوە، ئەوە نیشانەی ئەوەیە. یعنی ژینا ئەمینی وەک هاوڕێ بورهان باسی کرد، یەکێ ئەوەی سمبولێ بوو، یعنی بە جۆرێک وابوو کە خەڵکی هەژاند بەڕاستی. یعنی ڕووسەری هەر فقط بەهانەی ئەوەیە کە ڕووسەری فقط نیشانە نییە، نیشانە ئەوەیە کە خەڵک بەتەنگ هاتوون. یعنی کۆماری ئیسلامی دەبێ بڕوات. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سیروسگیان. هاوڕێ سەلاح دەگەڕێمە بۆ لای ئێوە. هەر ئەوە کە هاوڕێ بورهان ئیشارەی کرد،
جیاوازی ئەم ئاخێزە لەگەڵ ئاخێزەکانی پێشووی لە ئێران و ئێوە چ جیاوازەیەک لەم ئاخێزە لەگەڵ ئاخێزی ساڵی 96 یان 98 دەبینن؟ وڵا جیاوازی زۆرە بەر لە هەموو شت ئێعترازێکی جاران پراکەندە بوو و لە هەموو ئوستانەکان و لە هەموو شارەکان نەبوو. ئێستا بگرە هیچ لە هەموو شارەکان لە شارەکەکان حتا لەو دێهاتانی کە لە دەوروبەری شارەکانیشن، یعنی ئەمە بۆتە ئێعترازێکی عمومی تەواوی ئێرانی گرتوتەوە، تەواوی شار و ئوستانەکانی گرتوتەوە. من بەش بە حاڵی خۆم هەمووی ئەم ئێعترازانە تەقیبەکەم تماشاکەم ناوی شاری وایتیایە کە من بەڕاستی هەر نەمبیستووە لە ئەرزیام چەند ساڵە ناوی شارانم نەبیستووە. ئەمە ئەگەیەنێت کە ئەم ئێعترازە لە پەراکەندگی جاران هاتوۆتە دەر و بۆتە ئێعترازێکی عمومی کولی ئێرانی گرتوتەوە. شارێکی وەکو قۆم کە شاری بە ئیسلا پایتەختی ئیسلامی جمهوری ئیسلامیە، بەڵام لەوێ ئەتراز هەیە. دوایەوە ئەوەی تریش کە زۆر مهمە جیاوازیەکەی نەخشی ژنانە، یعنی بەڕاستی لەم دەورەیە ژنان نەخشی واقعی خۆیان وەک ئەتوانم بڵم ڕەهبەری ئەم جونبشە ئەم مبارزە لە ژنانەوە دەستی پێکرد کە ئەمە جیاوازیەکی ترە کە وجودی هەیە. دوایەوە لە هەموو قشر و ئینی ئەم کۆمەلگایە لەم ئێعترازایە بەشدار بوون. تماشاکەی لە تەمەنی نەوجەوانەوە بگرەتیایەتی هەتاکو تەمەنی بزرگسال و ئەمانە. ئەمەش چییە؟ دلیلی ئەوەیە کە ئیتر خەڵقی ئێران بەگشتی و کوردستانی بەتایبەت ئیتر لە فاصلەی ئەم زیاتر لە 40 ساڵە ئەم هەموو زوڵم و زۆر و ناعەداڵەتی و نابەرابەری کە بووە ئیتر بە ئاخر گەیشتووە و هەر بۆیە ئەم ئێعترازاتی ئێستا لەگەڵ ئێعترازاتی ساڵهای ڕابردوو زۆری فەرقا. من بەش بە حاڵی خۆم ئەوەم دێتە بەرچاو کە قیامی 57 یعنی منێک دەورانێک کە نەوجەوان بوو قیامی 57 دەستی پێکرد تقریبا ناوا بوو لە ئەوەڵەوانی چەند شاری تر، بەڵام کە بوو بە عمومی ئیتر ڕژیمی دیکتاتۆری شاهنشاهی نەیتوانی مقاومەتکە. ئێستاش هەروەها، بەڵام تەنیا یەک شت کە من ئەبێت ئەمە زیاتر ببێت ئەویش نەخشی کرێکاران و کارخانەهای سەنعەتی بەتایبەت شیرکەتی نەوتی ئێرانە کار وەکو چۆن لە قیامی 57 هاتن لولەی نەوتیان داخست ئیتر پشتی ڕژیمی شایانشکان. ئێستا شەرەوە کە جێ خاڵی کرێکارانی سەنعەتی نەوت خاڵیە لەم مبارزاتە، ئەبێ ئەوانیش بەم مبارزاتە مڵحەق بن. و هەروەها ئەگەر لە عینەنش لە قیامی 57 ئێمە ئەماندی وردە نیروهای نظامی بەتایبەت ئەرتەش بە خەڵق مڵحەقە بوون. ئێستا شەرە و ئینتزارە هەیە نیروهای ئەرتەشی بگرە لەوانەی کە سەرانی سپای پاسدارانن، کەسێ لەو کەسانەی کە ئیتر دەستیان سوورە لە خوێنی هەموو ئەم جوانانەی کە لەم دەورانە و لە عەرزی ئەم 40 ساڵەیە سوورە ئەوە فەرقەکات. بەڵام نیروهای خوارەوە ئەتوانن بە سەفی مبارزاتی خەڵق مڵحەق بن و هەرچی زووتر کۆتایی بێنین بەم نیزامە. زۆر سپاس هاوڕێ سەراحگیان. هاوڕێ بورهان، تێمە بۆ لای ئێوە ئێشارەیەکی کورتان کرد لەوەی کە جیاوازی ئەم ئاخێزە لەگەڵ ئاخێزهایەکی پێشووە وەسەکە ژنانی تایە. ئەگەر بکرێ زیاتر لەسەر ئەم بابەتە بۆمان بەحس بکەن زۆر سپاس دەکەم. بەڵێ ببەخشن. لە هەموو احترازەکان ئێرانە ژنان لە پێشەوە بوونە. ژنانی ئێران کوردستان ئەگەر چاو لێکن لە ڕۆژگەلێکی جمهوری ئیسلامی حمڵەی کرد بە کوردستان، ژنان لە سەفی پێشەوە بە هەڵگرتنی چەک لە ڕێزی پێشمەرگەکانی کۆمەڵە بەرعەلی جمهوری ئیسلامی دەستیان کرد شەڕ سەدها شەهیدی ژن لە ناوڕێزەکانی پێشمەرگەی کۆمەڵایە. هەزاران پێشمەرگەی کچمان و کچوژنمان بوو لە ڕێزی پێشمەرگەی کۆمەڵە لە کوردستانە. لە شارەکانی تر ئێرانەوە هاتن بوون بە پێشمەرگە. ژنان هەمیشە لە سەفی پێشەوە بوونە، هیچ شتێ لەوە نییە. بەڵام ئەم جیاوازیەوە ئێستا ڕەهبەریەکەی کەوتە سەر دەستی ژنان بە تەواوی
هەموو کەس حمایەتەکە حتا کەسێک قشری بوونە مەسهبی بوونە بە سوورەتی بە تۆری ئرسی مەسهبی بوونە لە باوکۆ پیان گەیشتووە مەسەڵەن وابەستە بە حکوومەت نەبوونە بەڵام لە قشری خوارەوە بوونە لە قشری فەقیرە بوونە لە تووری ئەم 45 ساڵە جمهوری ئیسلامی مێشکیانی شۆردەسە و کە پیا وایە و ژن وایە و دین وایە و ئاین چۆنە و ئەبێ ژن ژێر دەسەڵات بێ ئێستا ئەگەر لە شەبەکەلی ئیجتماعیە چاوی لێکەی تایبەت ئینستاگرام یا فەیسبوک چاولێکی ئەمانە هاتنە بەدەنگ ئەڵێن کاکە ئیشتبامان کرد ئەشێ ئێمە بۆچی بە تاڵێک قژی ژن تحریک بین بۆچی ئەشێک ژنێک ببینین تاڵێک قژی بە دەرەوەی فۆری بین بەسەر یا بیکوژین ئەمە کەوتنەسە دوای ژنان ئەزان ئیشتبایان کرا ئەزان کڵاویان نیازە سەریان ئەم 45 ساڵە ئەم 50 ساڵە جمهوری ئیسلامی کڵاوی نیازسەری مزگەوت و مەلا کڵاوی نیازسەریان ئێستا کەوتنەسە دوای ژنان اعتراضەکەن هەر ئێژن ئێمە مخالفی ئەم شێوەینە مخالفی حجابی ئەجبارین مخالفی پوششی ئیجبارین مخالفی ئەوەینە کە بژنان بە ژێردەسە و زەعیفە و ناقص العقل دانرگە کەوتنەسە دوای ژنان جامعە گەیە بەو نەتیجە کە ژنان ئەتانن پێشڕەو بن ژنان ئەتانن لە هەموو کارێکە هەمگام لەگەڵ پیاوە هەمڕا لەگەڵ پیاوە بڕۆنە پێشەوە هیچ جیاوازیەکی لە بینانیە ئەم اعتراضە ئەوە مهمە چاو لێکن ئەوەی خستە بەرچاو کە ژن هیچ کەم و کەسرێکی نییە لە پای پیاو ئەتانی ڕەحبەریکە ئەتانی اعتراضکە ئەتانی لە پێشەوە بێ ئەتانی بنووسی هەموو شتێکی بەڕاستی ئەم بەداخەوە بوو مەرگی ژینا ئەمینی بەڵام ژینا ئەمینی مەرگی ژینا ئەمینی تەعەبەت لە یادا ئەمێنێتەوە بەڵام ئەوەیشی خستە بەرچاو کە جنبشی ژنان ناوی ژنانی لە ئێرانە 10 برابەر گەورە کردەوە لە دنیا گەورە کردەوە لە جێکا وەک سازمانی ملل کە محلی بەدەوبستان و زەدوبەند و بۆ تەوت ئەو کوشتاری خەڵکە نخست وەزیری ڕێی جمهوری شیلی مەجبورە بێت اعتراضکار نخست وەزیری ئەڵمان بێت اعتراضکە بێژە ژنانی ئێران خەریکن مبارزەکەن خەریکن قەتڵ عامیانەکەن یعنی ئەمە ژنانی ئێران سلماندیان کە ئەتان تەواو دنیا تحتە تەسیر دانن سلماندیان کە ئەم سیاسەتە لە تووری ئەم 45 ساڵەی حاکمیەتی جمهوری ئیسلامی کە ژنی بە ناقص العقل و زەعیفدانیا درۆیە پوچەڵە هاوڕێ بورهان ببورن پێتان وان نییە پیاوان بە بەشداری زۆریان لەم کێشە لەم ئاخێزەدا یارمەتی ژنانیاندا چون تا ئێستایان وت بە فەرز ئێمە بارها بیستومانەکەژن مەسئلەی حجاب مەسئلەی کرێکار نییە مەسئلەی حجاب مەسئلەی جامعە نییە بەڵام ئێستەکە لەبەر حجاب لەبەر پوشش مەسایەک گیانی لەدەستا و ئاوا ڕێستانەی بووە و ئاوا لە مەرزەکانە تێپەڕ بوو گەیشتن بەو نەتیجە کە مەسئلەی ژنان بە مەسئلەی پوشش اتفاقا مەسئلەی جامعەز مەسئلەی کرێکارە مادامێکە نیوەی کۆمەلگا لە پوششی لە سەرەتاییترین مافەکانی خۆیان مەحرومن کۆمەلگا ئازاد نابێ مادامێکە ئەوان لە ئێسارەتان کۆمەلگا ئازاد نابێ بۆیە پیاوان بە شێوەیەکی گۆستەردە ئەمڕا پاڵپشتیان لە ژنان کرد بوویە ژنان توانیان تا ئێستا لە سازمانی مێلەلا ناویان بوون و دفاعیان لێ بکەن و خودی دانێ وەکو جاوید ڕەحمان ڕسمەن ئێعلامی لەغوی حجابی ئیجباری بکە بەڵێ بە نظر من حجاب ئیجباری پوشش اختیاریە پوشش هەر ئینسانێ بەڵام حجابی ئیجباری و پوششی ئیسلامی جز و سیاسەتێلی ڕسمی جمهوری ئیسلامی بوو ئەوە نییە بێژی شتێکە کاکە میلی خۆتە تۆ ئەتوانی ڕووسری بێ بەسەرتە یان نەیدەی بەڵام ئەو لەچکە ڕەشە بۆ ئەوە ژن لە ماڵەوە بمێنێتەوە وەک مانیفستی تاالبان تازە هینیان کردە ئەڵێ ژن تەنیا جێگەیەشێ ماڵە هزاران جار وەک ئاەتوڵالی گەورە وەک ئیمام جمعی مەشەد ئیمام جمعی ئیسفهان ئەڵێن ژن نازانین بۆچی تێ دەرەژنش لە ماڵەدانیشێ فقط کار کات ئەمە سیاسەتی ڕژیمە ئەترسێ لەم جنبش عەزیمە بێتە دەرەوە 40 میلیۆن نەفەر ژن بێتە دەرەوە جمهوری ئیسلامی وێرانە بێت ئەترسێ لەم سیستم پس حجاب لە جمهوری ئیسلامی سیاسەتە ئەرکێکی ڕسمیە ئەرکێکی ئەسلیە لەسەر شانی هەموو ئینسانێ لەسەر داو جامعە پێ احترازکە لە قەتنامەوەلی یەکیمەیە لە احترازاتی کرێکاریە هەمیشە ئەمانە بووە لە بەیانیەکانە ئەمانە بووە حجابی ئیجباری ئەشێ لەغوو بێتەوە ئەمە سیاسەتی جمهوری ئیسلامی ئەشێ دژی ئەم سیاسەتە بین ئەشێ پیاوان یارمەتی ژنان بن چونکە ئەمە ثابت بووە ئەگەر پیاوان لە ئێرانە لە وڵاتانی دواکەوتووە یارمەتی ژنان نەدەن ناتوانن بە تەنیایی هیچ بکەن
تەواو پیاوی ئێران ناڵسێ ئەگەر ژنان نەچنە پشتیان قەت ناتان احتراز و قەت ناتان جمهوری ئیسلامی سەرنگونکەن مەگەر ئەوە ژنان بێنە پشتیان و بەیەکەوە بن یەکدەست و متحد حجابی ئیجباری بەڵێ ئەشێ لەغو بێتەوە لەسەرشان هەمومانە ئەبی احترازی پێ بکەین. بەڵێ زۆر سپاس هاوڕێ بۆرهان. هاوڕێ سیروس ئێوە ساڵای ساڵە لە رادیۆ ئازادی یەکسانی کارەکەن و بەرپرسی ئەو رادیۆیان ئێوە لە ڕوانگەی ئێوە فەرق و جیاوازی ئەم ئاخیزە لەگەڵ ئاخیزایی پێشوو چییە؟ بە بڕوای من هاوڕێکانی ئەم جیاوازیە ئەوەیە کە دروسە ساڵهای ساڵە کۆماری ئیسلامی بە هەموو شێوەیەک زەبروزان کوشت و بڕ چ لە ناو میدیاکانە هەموو ئەوانە دەرکەفتیاکە جمهوری ئیسلامی هەر لە هاتنە سەرکاریەوە تا بەمڕۆ هەر خەڵکی چەوسانیەسەوە هەر کوشت و بڕاری کریا. ئەمە ئیسا جیاوازیەکەی ئەوەیە کە هەر لە وتم هەر لە قسەکانی کە هاوڕێ بۆرهان ئیشارەی پێکرد جیاوازیەکە ئەوەیە ئەمڕۆ ڕەهبەری ئەو جنبشە بە جۆرێک کەفتە دەست ژنان بە خاتر ئەوەیە کە ئەمە ئەمڕۆ میدیا حکوومەکە میدیایەک لەو شتانەیە کە ژنان ساڵهای ساڵ دەستیان بە بڕێ لە شەبەکەگەل ئیجتیماعی ناگەیشت بەڵام ئیمڕۆ ئەزان هاوڕێگەزەکانیان لە وڵاتانی تر لەم لاولۆلا ئەم بە نۆعێک تاقیکراون ئیسا ئەیبینن کە ئەم شتێکەوە وەک هاوڕێ بورهان بازم وتم ئیشارەی پێکرد ئەمە ئیدۆلۆژی ئیسلام جمهوری ئیسلامی لە حاز ئیدۆلۆژیەوە ئەم ئینەی بەڕسمی ناسیوە بۆ ئەوەی کە حکمی پێ بکات بەڵام ئیتر ئەم جنبشە قبوڵی ناکات یعنی ژنان کە پۆکی ئەمڕۆ لە پێشەوەی ئەم احترازاتان بە زۆری ئیتر ئەم ئینیان قبوڵ نییە ئیتر ئەم دەبێت بە جۆرێک اختلافی پێکەن ینی ئەمە یەکی لەو شتانەیە جیاوازیەکە ئەوەیە هەر وتم جیاوازیەکەوەیە کە ژنان ئیمڕۆ ڕەهبەری ئەو جنبشە بەشێکە هابەدەستیانەوە هەر ئەوەیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سیروس. هاوڕێ سەلاحگیان دەگەڕمەوە لای ئێوە. درۆسە ئێمە لە جایگایەک نین چۆن نین لە ناو مەحەلا و شرایطەکە نازانین بەڵام ئەگەر قەرار بێ پەیامێک بەو خڵکە بین کە ئێستا لە ناو خیابانەکانن و جوانەکانیان و ئەو خڵکە لە ژێر سەرکوتدایە پەیامی ئێوە بۆ خەڵکە ناڕازیە چییە؟ وڵام بە لەوەی جوابی ئەو پرسیارە بدەمەوە یەک دوو شت پێم خۆش بوو باسی بکەم کە فەرقی ئەم ئەترازە لەگەڵ ئەوانەی ترچیە ئەویش یەکەم کە زۆرترین شت بەلای منەوە مهمەوە بووە مەسئلەی مەسهەبە جارێکی تر لە نظامێکی تر لە ئێرانە بێتە سەرکار ناتوانێت نظامێکی مەسەبی بێت و ئەم جیایی مەسەب لە دەوڵەت لە تەواوی ئەم شعارانەی ئەم ماوەیە خۆی نیشاندا. قسەی من هەروەکو جەنابت باست کرد من ناتوانم لێرە لە دوورەوە بە خەڵک بڵام چی بکەن یا چی مەکەن بەڵام هەروەکو لە ئەوەڵەوە باسم کرد تەنیا ڕێگای ئێمە ئەوەیە ئیتحاد بین بە هاودەمی یەکتر بە هاوکاری یەکتر بتوانین بەتایبەت ئەم ئەنجۆیانە کە مەوجودن جاچە ئینی کرێکاریە هی محیتی زیستە مەعەلیمانە بازنشستگانە ژنانە جوانانە هەر هەمووی بەیەکەوە هاودەم و هاوکار بتوانن زیاتر و زیاتر بەسەر ئەم مەسایلانە و وەکو ڕەهبەریەکیشی ئەم مبارزە ببێ کە لە حاڵەتی پەراکەندە بێتەوە ستادێکی ڕەهبەریمان ببێ ئێمە لە ناوە بەتایبەت دیارە بە هاوەهەنگی لەگەڵ ئەحزابهایەک کە مەوجودن چ لە کوردستان چ لە ئێران و دیارە ئەم جارە شتێکی تریش
نەخشی میدیایە جا چه میدیاکان هی ئەحزابەکان و یا میدیاهایەکی جوانی کە مەوجودە ئێمە بتوانین لە طریق ئەم میدیایە دەنگ و ئێعترازاتی خەڵکی ئێران بگەێنین بە گشت جیهان وەکو تاکیش هەرکەس لە حاسی خۆیەوە هەرچی پێکرێت بتوانێت ئەم دەنگە زیاتر و زیاتر بگەێنێ بە دنیا و بە جامعە و ئێمە دەست هەمومان دەست لەناو دەستی یەکتر بەسەر ئەم شۆڕشەیە بتوانین نظامی گەندەڵی جمهوری ئیسلامی بخەینە زبڵدانەوە. دوایەوە ئەنواع قسام ئەماوە باس کرا بۆ دفاع لە خۆکردن یەکێ لەو شتانە مەسەلەی کۆکتۆر مۆلۆتۆفە کە شتێکی زۆر سادەیە ئێمە ئەتوانین ئیسفادەی لێ بکەین کە لە وەختێکە نیروهای ئینتیزامی ئەیانەوێ هێرش بکەن یا بە جۆرێکین بێ ئێمە بتوانین لەمە بۆ دفاع لە خۆمان ئەمە بەکار بێنین یا شتای پلاستیکی کە بە بزمار و ئەمانە ئەکرێت لەسەر شقامەکان لەسەر ڕێگای نیروهای ئشغالکەر و داگیرکەر ئێمە بتوانین ئەمانە بکەین کە هەرچی زیاتر مەمانەعەتێ دروستکەین بۆ ئەمانە کە نەتوانن زاڵ بن بەسەرمانە سەرکوبمان کرد و دەرگای هەموو ماڵەکان ئاوەڵە بێت لە وەختێکی وایە دەرگای هەموو ئاوەڵە بێت و یا حتا من هەروەکو ئەوایلی کە جمهوری ئیسلامی ئەیویست حەملە بکە بە شارەکانی کوردستانی ئێران لە بیرمە مەسەلەن لە شارێکی وەکو بانە هەموو کوچە و کۆڵان بوو بە سەنگەر لە هەموو سەربانێک ئاوی گەرم خۆڵ بەرد هەمووی دانرا بە خاتری چی ئەوەی ئێمە مقاومەتێ بکەین لە بەرامبەر هێرشی نظامی جمهوری ئیسلامی یا ئەرتەشی جمهوری ئیسلامی ئێستاش ئەینەنشت ئێمە ئەبێ بە هەموو شتێک کە بەدەستمانەوەیە و ئیمکانمان هەیە مقاومەت بکەین لە بەرامبەر نظامی گەندەڵی جمهوری ئیسلامیە. زۆر زۆر سپاس لەوەی کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆمان بەشدار بووی هاوڕێ سەلاحی کەماڵی لە سوئێد لە خزمەتانە. زۆر سپاس. هاوڕێ بۆرهانگیان دەگەڕێمەوە بۆ لای ئێوە پەیامتان چییە بۆ ئەم خەڵکە؟ زۆر سپاس. ئەبێ چی بکەن؟ سپاس. زۆر بەڵێ من پێشەکەوە بڵێم وەختێ لە شنۆ لە چەند شاری تر وەختێ داخی ئەولاد سەختە داخی کەسی نزیک سەختە لە دەستی بێ بەڵام باوکی ئەو کەسەوە گیانی لە دەساتێ لە ناو قەورەکەیە دانیشێت قساکە زۆر بە خون سەردی بەسەر ئەوە دڵی کڵپەی ئاگرە جەرگی سوتاوە ئەوە لە تلڤیزیۆنی خۆشمانە بڵاو بووە لە تەواو شەبەکان بڵاو بووەتەوە ئەڵێ ئیجازە نەدەین خوێنی مناڵەکانمان گوم کەم لەبین بچێت پایە ماڵ بێت خۆشمان لە ماڵا دانەنیشین لە هەموو کەس داواکە بە پیر و جوان ئێژێ ئێستا وەختی ناڕەحەتی نییە بڕۆینە دەرەوە بە ئەم کۆنە پەرستیە بە ئەم دواکەوتویە بە ئەم زدی ئینسانی بوونی ئەمە ڕژیمە بە ئەمە لابین بە ئەم کۆنە پەرستیە لابین وەختی ئەوە ێژەوە خۆی ڕەحبەرێکە پەیامی ناوێت وەختێک دایکێک لەسەر قەوران بۆ مناڵەکەی لایڵێت بەڕاستی بنیام ئاگری تێبەرە بێت بەڵام لە خەڵک داوا کات بێت دفاعکە لە خۆی وەختە کابرا ئەچێت لەسەر قەورانەکە لە سەقزا عوسمانی ئیسماعیلی فعالی کرێکاری داواکە لە خەڵک یەکگردوو بن ئیتر ئیجازە نەدەی مناڵەکانمان بکوژن ئەمانە خۆیان هەر خەڵک هەر کەسێک لە هەر شارێکی کوردستانە لە هەر شارێکی ئێرانە ڕەحبەرێکە بۆ خۆی ڕەحبەریەوەی احترازاتە بەدەستیانەوەیە بنا بە موقعیت خۆیان تەوازن خۆیان ئەتانن کارکەن ئەتانن یارمەتی یەک بن بە یەکگردووی بە منسەجم بوون بەستن بە یەک ڕژیم ئەم ڕافشاری بواتە چاولێکن شارێکی چکولە وەک دیواندەرە جاران دەنگی ناهات خۆم دەنگی ناهات بیجار قڕوەت تیکاب ئەسن شارگەل بەقۆ هاوڕێ سەلاح باسی کرد بازی شار ئەسن ناوی نەبوو ڕژیم جاران چوار شار ئاعترازی ئەکرد مەجبورە کە ئەچوا لە شارەکان ترە نیروی هاو زۆر ڕەحەت سەرکوب یەکریسە نیروی نییە چاولێکە شارێکی وەک تاران وەک مەشەد وەک تەبرێز ئەگە ئاعترازکە هەڵسێتەوە ئیتر نەکەو نیروی بووە مەجبورە کە فێت شارە چکولەکان وێڵ کاتەوە ئەزخواکەوێتە دەست خەڵک هەرچەند ئێستا فشارێکی زۆر بۆ ڕژیماتە تەنیا ڕێگەوەی خەڵک یەکدەست بێت متحد بێت یارمەتی یەک بن بیمارستانەکان دوکتەرە مردمیەکان بیمارستانەکان واواقعن پەرستارەکانەوە نمونەی بۆ بەدرەخەکردنی
تەرمی مەحسا دیمان لە بیمارستانە بەڕاستی چەنێ جوان بۆ پرەسەرانە تەرمەکەیان بەدرەقە کرد ئەتوانن هەروە و کەسکە لەو بیمارستانن لە ئۆرگانەکانن یارمەتی خەڵک بن یارمەتی یەک بین بون بە تشکیلی شۆرالی محەلە بنکەکان لە ناو گەڕەکەکانە ئەتانین زۆر ڕاحەت سەرکەوین بەسەر ئەم کوشتاری ڕژیمە تەنیا ئەوەیە بەیەکە و کارکات ببورن بەڵێ هاوڕێ بورهان ئێوە لە دەرەوەی وڵاتن لە فەنلاندن پێتان وایە ئەرکی سەرشانی چالاکانی بواری مرۆڤ ئیسە هەر شتێک بێژین کەسانی چەپ و کۆمۆنیست ڕێکخراوەکان ئەرکی سەرشانی ئەوان چۆنەکی یارمەتی دەری ئەم خەڵکە بن لە ئێرانە ئەبێ چی بکەن کە باش بێ بۆ ئەوان بەڵێ لە دەرەوەی وڵات فعالینی دەرەوەی زۆر کارەتان بکەن ئەوە نییە کە درستە دەستڕاستیمان نییە ئێمە لە دەرەوەی وڵات بەناوە بەداخەوە بەڵام زۆر کار لە دەستمان تێ ئەتانین ئەفکاری عمومی خەڵک ئاگاکەینەوە حکوومەتەکان نەتانن ئیتر ڕەحەت بن و بەستکەن زمانێک دەوڵەتی فەنلاند بە ملیارد ئەسلحەی ئەفرۆش بە تورکیا بەڵام لە جەرایانی تەزەوراتەکان احتراز بە حملە بە عەفرین و کوبانی مخصوصا عەفرین خەڵک احترازی کرد بە سەدها نەفەر فەنلاندیا هاتنە ناو تەزەوراتەکان مەسەلە گەیە مەجلیس مەسەلە گەیە پارلەمان ڕۆزنامەکان دەوڵەت مەجبور کرد پاشەکشێکات ئەمەش ئەتانی لە دەرەوەی وڵات کە ئەم چەند ڕۆژە لەم هەفتا بەڕاستی کراوە لە تەواو وڵاتەکانە احترازەکان هەر بەردەوامیش و ئیدامەی ئەیە فعالینی چەپ و کۆمونیست بە تایبەت ئاوڕیانی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حزبی کۆمونیستی ئێران لە ئەکسەر وڵاتەکانە تەزەوراتیان کردە بە نامەنووسین بۆ پارلەمان بۆ نەهادگەلی حقوقی بەشەر بۆ وەزیرەکان بۆ نمایندەکان بە تەکی بۆ ئیتحادیەلی کرێکاری بۆ نەهادگەلێکی دفاع لە ژنان ئاگانیان کردێتەوە کاکە ئەم ڕژیمە قابل ئیسلاح نییە ئەم ڕژیمە چاک نابێتەوە تازە ئەم ڕژیمە تەنیا چارەی سەرنگونیە هیچ هەرگوونە احترازێک منجرێ بە کوشتن بەخاتر تاڵێقش ئینسانێکیان کوشت جوانێکیان لە زندگی مەحروم کرد دوای ئەوە بۆ ئەوە سابتی کە نیاندا لە ئەو کچە دەستیان لێنەداوە هەزاران نەفەرتریان زەخمی کردە و بریندار کردە 28 نەفەرتریان کوشتە فقط بۆ سابتی کەن کە کەسێکیان نەکوشتە ئەمە جەمعی تەزادە لە ئەم ڕژیمە ئەوەسا ئەفکاری عمومی ئەبێ بە وەسیلەی ئەفکاری چەپ ڕەفرەکەکان ڕەفیقە چەپ و کۆمونیستەکان ئینسانگەلی ئازادی خواست هەمووی لە دەرەوەی وڵات ئەفکاری عمومی ئاگاکەن و ئەو کاریشیان کردە بە تەواو جێگەکان ئۆرگانەکان ئنجیۆکان پارلەمان نەهادگەل حقوق بەشەری ئیتحادیەکان ڕیاسە جمهوری ئەوە کە ئۆرگانی ڕسمی و غیرە ڕسمی دەوڵەتیە لە ئیتحادیە ئەوروپا و غەرب ئەشێ نامە بنووسی و بێژن جەنایەتە کردێ لە ئێرانە بەری بگرن بەنوبەست مەکەن بەرجام و بحرانی ئەنرژی و ئەمانە نایەتە باعیسەوە بوونە باعیس مەرگی هەزاران نەفەر دەست لەم بەنوبەستانە بێن و فشار بێنن بۆ جمهوری ئیسلامی دەستە کوشتاری خەڵک هەڵگرێت لە ئایەندا مەجبورن جوابی خەڵک بنەوە زۆر سپاس هاوڕێ بورهان من بۆ ئاگاداری بینەران بێژم کە ئامارەکەی ئێوە 28تان وت پێم وایە بەڵام تا ئێستا ئەو راپۆرتانە کە هاتە سەدەرەوە نزیک بە 50 نەفەر کوژراون با ئەوە بۆ بینەرانی ئێمە بێ چون ئێمە راپۆرتەکان زوو تێتە بەردەستمان تێت بۆ لای ئێمە وتم لە هینەکەی قسەکەی ئێوە ئامارەکەی ئێوە تەکمیلکەم زۆر سپاس هاوڕێ بەرهانگیان کە لەم بەشە لە بەرنامەکانی ئێمە کرد زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ سپاس هاوڕێ سیر ئێوە ئەگەرە پێ بوتان بە کورتی پەیامی خۆتان بێژن بۆ بینەرانی ئێمە پەیامی منیش هەر ئەوەیە کە ئیتحاد فقط ئیتحادی هاوبەستگی هەموو قشری جامعە لە ژن و لە پیاوە دەبێ ئیتحادیان هەبێ بەیەکە و هەر وەک ئەو پیاگەی کە لە وەک مناڵەکەی ئەسپەر دەکرد ئەبێ منیش هەر پەیامی ئەو پیاگەم بۆ خەڵکی کوردستان وێرانەیە دەبێ دەست لە ناو دەستیەک تا بتوانن بە هاوکاری یەک ئەو ڕژیمە بەرکەنارکەن یعنی لە قسەیەتیش بکەم ئەویش ئەوەیە کە دەبێت تاکتیکەکانی نیروگەل انتزامی و نیروگەل سپاو ئەوانە بناسن خەڵک کە بزانن لە چ تاکتیکەلێک ئیستفادەکەن کە ئەو تاکتیکەلانە دەبێت لەلایەن خەڵکی ئازادی خواز و خەڵکی منتەقە دەبێت
ئاشکرا بێ یعنی بیناسن ئەوە یەکێ لەو شتانەیە کە ئەو ئێتحاد و هاوبەستگیە توانێت یارمەدیدەری خەڵکی کوردستان و ئێران بێت تا کۆتایی هاتنی کۆماری ئیسلامی. زۆر سپاس هاوڕێستی محەممەدی پێشمەرگەی کۆمەڵە ئەندامی حیزبی کوردستان و هەروەها بەرپرسی رادیۆ ئازادی یەکسانی. بەڵێ هاوڕێ فەرهاد ببورن ئێوە زۆر ماتەڵ بوون سڵاو و ڕێز زۆر زۆر بەخێر بێن زۆر سپاس لەوەی کە داوەتەکەی ئێمەتان قبول کرد. هاوڕێ فەرهاد بینەرانی خۆشەویست لەگەڵ فەرهاد پاوە چالاکی سیاسی لە خزمەتی ئەوانین. هاوڕێ فەرهاد دەنگی منە بیسن؟ بەڵێ دەنگتان نەبیسم تشەکرەکەم لە ئێوە و لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەکە ئەم کاتیە لە اختیاری مندانە. سپاس. زۆر زۆر بەخێر بێن زۆر خۆشحاڵین کە لە بەنامەکەی ئێمەدا بەشداریت کرد. هاوڕێ فەرهاد هەروە کە خۆتان ئاگادارن لە هەفتەی ڕابردوودا هەموو شارەکانی ئێران شارە چکۆلەکان شارۆچکەکان هەموویان هاتنە سەدەرەوە بە شێوەهایەکی جۆراجۆر خەریکن دەنگی ناڕزایەتی خۆیان بەرزەکەنەوە داوای مافەڕەواکانی خۆیانەکەن. هەڵسەنگاندنی ئێوە لەم ناڕزایەتیانە چۆنە؟ بەلە هەر شتێک من تەسلیە دێژم بە خانەوادەی ژینا و تەواو ئەو گیانبەرکردوانەی لە چەند ڕۆژی ڕابردوو و داوای چاکبوونەوەی بریندارەکانەکەم. بەڕاستی ئەوە یەکەوە لەم چەند ڕۆژە ئێمە چاوان پێکە منی خستە بیری انقلابی 57 ئەوەیە کە خەڵک بە تێگڕا هاتە دەرەوە ئەوەیە کە جمهوری ئیسلامی انتظاری نەبوو و تەسەوری ئەسەن جامعەی جیهانی ئەو تەسەوریە نەبوو چون ئینسان ئەشنەپێ لە رادیۆ تەلەڤیزیۆنەکانی ئەڵمان فەرەنسا فرەش وێنایەتر کە غافڵگیر بووگن لەم مەسەلە بەڕاستی جێ خۆشحاڵیە هەرچەند ئەماوێتە باسی کوشتنی تایسە بووگە باسی کوشتنی فرەتر لە 50 کەس برینداربوونی هەزاران کەس دەستگیرکردنی زۆر کەس بەڵام انقلاب واسە ئەم شتێکی سات کە بەرەو بێ ئەندازە جێ دڵگەرمیە کە ئەم ڕژیمە دوای 43 ساڵ تر بەدەستی ئەم خەڵکە لەبێن بچێت. نایژم 2 هەفتەتر 3 هەفتەتر بەڵام ئەوەیەک وا مهمە جیاوازیەکانی ئەم دەحفە ئەوەسە کە جاران لە تارانە اتفاقیەکەوت شوێنایەتر ساکت بوو لە ئەهوازە چاومان پێکەوت کە شوێنایەتر بەڕاستی پرەی نەسەن لە شیرازە چەند ساڵ لەمەوە بەر اتفاقی واکەوت کە لە شیراز بەرە ئەولاتر نەچوو لە کوردستانە بارها اتفاقایەتی ئەکەوت کە لە شارێکتر پشتیوانی لێناکە بجوز مەردمی کوردستان نەوێ بەڵام ئەم جیاوازی ئەم دەحفە چەند شتە یەکێکیان ئەوەسە کە تەواو شارەکان بەبێ جیاوازی زوانی دینی و چێشتانێکی تر هاتکردن بە یەک دەنگ ئەوە تکرارەکەنەوە کە جمهوری ئیسلامیەشە بڕۆخێ ئەم وەسڵە ناجۆرە کە 43 ساڵە ئەمریکا و ئەوروپا بە بەدەنەی ئێران و جامعەی کوردستان وەسڵیان کردێتە ئەشێ بڕێت جیاوازیەکتری وەسە کە ژنان سەردەمداری شۆڕەشەکەن ئەوە دیارە وەک کۆمەڵە کە هەمیشە ئەوە شعاری بووگە و هەمیشە پشتیوانی جنبشی ژنان بووگە ئەمە ئەم دەحفە بەڕاستی ژنان سەردەمدارن و ئەمە فاکتۆری ئەسڵیە بۆ ئەوە کە ئینسان دڵگەرم بێ کە جمهوری ئیسلامی بەرەو ڕووخانە و ئەوەیە کە جیاوازێتریە وەسە کە ئەلانتە شار و چکۆلە و گۆرەی نەماگە لە دێهاتەکانیچە احترازەکان هەڵسیاگە و ئەو هەمدڵیە ئەو یەکدەنگیە بووگە بەعازەوە کە ورای هێزەکانی جمهوری ئیسلامی بڕۆخێت و ئەبینین بە چاوخۆمان کە لە فرەش وێنە مقاومەتیان کەمترەوە خۆیانە دەنە بەدەستەوە و ئەمیدوارم ئەو هەم یەکڕێزیە هەم دەنگیە بمێنێت و بە هیچ ئەنوان تەفرەقەیەک چون ڕژیم بەنەوەیەک و یا ئەحزابایەکی تر وەک سەلتەنەت تەڵەب یا مجاهدین سعیەکەن بە جۆرێک بە شعارەهایەک ئەم شتە بەلا برن لە ئەو
هەمدڵیە و ئەو یەکڕێزیە دوورخەنەوە کە بەڕاستی مردمە شەوش هوشیار بێت و نەیەڵێت. زۆر سپاس هاوڕێ فەرات ئێوە لە دەرەوەی وڵاتن بە بڕوای ئێوە چالاکانی مافی مرۆڤ و هەڵسوراوانی چەک و کۆمۆنیست ئەرکی سەرشانیان چییە لەم دۆرە تایبەتەدا چۆن ئەتوانن کە یارمەتی دەری ئەو خەڵکە بن و ئەبێ چی بکەن کە هەرچنکە دەنگی خەڵکی ئێران دەنگی ژنانی ئێران و ناوی مەسا زۆر لە چەند ڕۆژی ڕابردووە هەموو مەرزەکانی تێپار کردووەوە دەنگی خەڵکی ئێران گەیشتووە بە هەموو جیهان بەڵام بۆ ئەبێ ئێمە چی بکەین ئەو هەڵسوراوانە ئەو لایەنە چەپانە ئەبێ چی بکەن کە زیاتر ئەم دەنگە بگەی بە گوێچکەی هەموو کەس و ئەسەن حمایەت بکەن لە خەڵکی ئێران لە بەرامبەر جمهوری ئیسلامیدا خۆ ئێمە بینیمان کە لە چەند ڕۆژی ڕابردووە چۆن فەرشی سووریان داخست لە ژێرپای ڕئیسی و حتا چەپڵەیان لێدا بووی لە سازمانی ملەلاوە کاتێکە ئەو هەموو درۆیەوە دەیوت کە ئێران حقوقی بەشەر لە ناویە ڕعایە دەبێ و حتا ئەوەمانە بینی کە ئەو ژنەکە لەگەڵ ڕئیسیە مصاحبەیە کرد خۆی ڕووسەری دابوو بەسەریا حتا حیجابەکەیان لەوێ بە خەڵکی لای خەبەرنگارانی لای ئەوانیشە سەلمان بەڵام ئەبێ ئێوە کە لە دەرەوەن چی بکەن کە ئیتر ئەوان خۆیشیان نەتوانن خۆیان فەریب بن و حتا ئەگەر بە زاهریش بێ ئاوا ئێستیقبال کەن لە دانێ وەکو ڕئیسی کە جەلادی 67 بە یا اینکە ئاوا دەعوەتی کەن بە شوێن هایەکی ئاوا کە بە فەرزی بە ناوی حقوقی دفاع لە حقوقی بەشەر قسە بکە. بەڵێ ڕاستەکەتان گەرەکە ئەوەیە کە بە بەرژەوەندی و ئابووری هەڵاگەڕێت و بۆ ئەم کشوەرانە پرەنسیب ناناسن ئەخلاق ناناسن شتێک بەناو مۆغال لە وجودی سەرمایەداریە نییە کە ئینسان انتظاری لەوە بێت ئیسە ڕئیسی کاتکە انتقادی لێکاتیاوە و خانمە ڕووسەری باتە سەریامە بێ پرەنسیبە کە سەرمایەداری هەسی و فقط بەرژەوەندەکەی خۆی لە نەزەر ئاگرێت ئەوان خۆ بە چاوی خۆیان نەوینن ساڵهای ساڵە دیکتاتۆرانێک وەک ئۆردۆگان وەک خامنەیی جمهوری ئیسلامی بەسەر خەڵکە زەڵمەکەن بەڵام هەر فەرشی سوور داخن بۆیان بەهەرحاڵ ئەوەیەکەوە خارجی کشوەر و ڕاستەکەتان گەرەکە تەنیا نیروی چەپ نییە ئێمە بە جۆرێک ئەو هەمدڵی و هەم نەزەریە شەی واب بیوەنە بەرەو کە هەر ئازادی خاهێک هەر کەسێک ئەسەن جوزی ئەحزابی سیاسیش نییە بەڵام فەردێکی مجەڕەدە و لەو ڕاستە خەریکە کارەکە سکولارە و دڵی ئەسووتێ بۆ ئەو خەڵکە ئەشێت لەو ڕێزە لەو قاڵبە قەرار بگیرێ من هەمیشەوەمە تکرار کردەوە بەڕاستی بجز سەلتەنەت و مجاهدین بەقیەی جریانەکان چ بە حەزب چ بە فەردی ڕێگەیان هەز لەم قاڵبا بێنەوە ئەم سەفە قەویترکەن و جمهوری ئیسلامی بەرەوڕووخان بوون ئەوەیەکی وەزیفەی خارجی کشوەرە خەریکن ئەیکەن بەڕاستی دەستیان خۆش بێ لە فرە شارەکانە لە فرە شوێنەکانە ئاکسیۆنی دانن جەمەون و قەتنامایەک ئەخوێنەوە شتانێک خوێنە وەسعەکەنەوەوانە بە زوانهای جۆرە و جۆر بە ئینگلیسی بە ئەڵمانی بە فەرانسەوی بە شوێنهایەکی ئەشێ بگەیت ئەیگەێنن و خەریکە ناو کارەکەن یەک چیت مهمە ئەوی جەوە کە لەم دەورە ئەم احترازات دەکات کە دەرۆ وەزیفەی ئەو ئینسانە ئازادی خوازانە وەزیفەی چەپ ئیسە سازماندهیکردنی جەریانەکانە ئەوەیە کە خەڵکاتکە میان خەڵک مەوجودە ناجم خەڵک حەچی ڕۆژە لە دەرەوە بێت خۆوەچە ناکریە بەڵام ئەو سازماندهیکردنە ئەقەم نشینی حملەی جدیدکردنە احتیاجی بە سازماندهیە و من پێم وایە چه خارجی کشوەر و چه ئەحزابی سیاسی چه نەقشێکی فرەگەورەیان لەو سازماندهیە بێت بدونە ئەوە کە سعی بکەن هەر حزبێک خۆی گۆڕەکاتەوە یا گەرەی بێ بەرژەوەندی حزبی خۆی بواتە بەرەوە وەختی ئەو کاتە نییە ئەوە دانی بۆ ڕوخانی دوای جمهوری ئیسلامی خەڵک ئەو انتخاباکە بۆ خۆی بەڵام ئیسە چه خارجێک شوەر چه لە ناوە ئەشەی یەکدڵ بین و دەنگی ناڕەزایەتی بە تایبەتی
زعیف نیشاندانی ژن تایسە چووگە بەرەو بۆیان ئەو خانمە کە ڕووسری ئەدادە سەریە بە معنای تەسلیم بوون لە مقابڵی تەماوی سیاسەتەکانی جمهوری ئیسلامیە تەواوی ئەوانەتەوە مەذهب چ شیعی چ سونیەکەی ئێواتە بەرەو تەسلیمەوەی ئەوە بەڕاستی خۆی تاقیر کردگە ئەو ژنە بە دلیلی ئەوە کە ئابووری فرەم مهمە بۆی هەر بۆ دلیلە لاوەڵ و ئیشارەم پێکرد پەرەنسی و ئەخلاق ناناسن ئێمە ئەشێ بەڕاستی یەکگرتوو بین چ خارجی چ لان ناوە کە تا بتانین بە باشی بە سازماندەیەکی باش ڕۆینە بەرەوە لەو یەک مەسەلەش لەم بێناویەوە کە من پێم وایە الان وەختی ئەوەسە کە تەبەقەی کارگەر خۆی نیشان بە جریاناتی کارگەری چ لە خارجی کشوەرە سندیگاکان اتحادیەکان یعنی ئەو کارە ئەشێ بڕیتە ناوە کە بتانێ ئومیدێک بێ بۆ کارگەرانی شرکەتە ناو اتحادیهای ئۆتۆبیزڕانی جنبشهایەک لەناو ئێرانە هەن بە یەک و ئەمانە متحد بوونەوە من زعفێک لەم حرەکەتە تایسەی بینم وەسە تەبەقەی کارگەر و تەبەقەی کارگەر حرەکەتی نەکردگە یعنی ئەشێ وارد بێ بۆچی بۆ ئەوە کە تەولی تا بەدەستیەوە بۆ ئەوە نفتەکە بەدەستیەوە بۆ ئەوە کە اقتصادەکەی جمهوری ئیسلامی کە ملیاردها ملیارد دزی پێەکە تا بەدەست ئەوە شیری نەفت بەستن ینی شاڕەگی جمهوری ئیسلامی بەستنە و ئەوە سریعتر بەرەو ڕووخاندنی ئەبات زۆر سپاس لەوەی کە داواتی ئێمەتان قبول کرد بەم بەرنامە هاوڕێ فەرهادی پاوە چالاکی سیاسی زۆر سپاس لێوە من لەو دەرفەتە لە اختیاری منتاندانا سپاس خۆشحاڵ بووین زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویست ئەچین دوایین وێنەوە ڤیدۆکانی ناڕەزایەتیەکان کە بەدەستمان گەیشتووە ئەیبینین و دینۆ بۆلات سەرهەڵدان ژیانە بەرخۆدان ژیانە ای برودان نوازندان دنگ خورتا خوشتی من هل دنگی کچین دلوبان دنگ خورتا خوشتی من هل دنگی کچین دلوبان ای سرهدان برودان سرهدان جیانه هی هی برودان جیانه چون ارمان جامعه روستان کاریمه هی پیش چون ارمان جامعه کردستان لهیب یامه هی شاوه ولی جامعه کردستان لهیب یامه هی شاوه ولی جامعه دبی سرهلدان برخودان سرهلدان جیانه هی هی برخودان جیانه کرش کارستانی یه خونده وانج دبستانی دنگ کار کرش کارستانی یه خونده وانج دبستانی دنگ پیشمرگش قادتی دنگ شهید کورستانی دنگ پیشمرگش قادتی دنگ شهید کورستانی دبی سرهلدان برخودان سرهلدان جیانه هی هی برخودان جیانه سرهلدان جیانه برخودان جیانه سرهلدان محتوى يلا منه حسن تو دینگه اوی بود
مهدو yolda منه حسن تو دینگشه اوی بور مهدو yolda منه حسن تو دینگشه اوی بور مهدو yolda منه حسن تو دینگشه اوی بور سرهلدان جیانه برخودان جیانه سرهلدان سری جیانه هی برخودان نوازندان سرهلدان سری جیانه هی برخودان نوازندان دنگ خورتا خوشتیم من هل دنگی کچین دلوان دنگ خورتا خوشتیم من هل دنگی کچین دلوان هی سرهلدان برخودان سرهلدان جیانه هی هی برخودان جیانه
زارستانی یه خوندوان دبستانی دنگ پیش. با سلام مجدد حضور شما بینندگان گرامی برنامه پخش زنده. عزیزان، در این ساعت از برنامه‌مون از رفیق جمشید عبدی، کادر و عضو حزب کمونیست ایران دعوت کردیم تا به چند سوال من پاسخ بدن. رفیق جمشید، خیلی خوش آمدید. سلام، خوب هستی شما رضا عزیز؟ امیدوارم که سلامت باشی. صدام خوبه؟ صدا میاد؟ بله بله. رفیق جمشید، من همیشه از مهمونام اولین سوالی که میپرسم اینه که ارزیابیشون از این اعتراضات چیه؟ همین سوالم از شما میخوام بپرسم. اگه خیلی ساده بگم، این اعتراضات باشکوهیه. از خیلی جهات میشه ارزیابیش کرد. چیزی که خیلی برای من جالبه اینه که اگه ما نگاه کنیم، جامعه ما الان در حال یه دیالوگ که تو خیابان صورت میگیره. دیالوگی که اینجا بحث حرف زدن نیست، بحث یه پراتیک جمعی که جامعه ما داره با خودش گفتگو میکنه. ما میبینیم که پاسخی رو که مثلا اعتراضی رو که تو سنندج میشه، تو اصفهان جوابش رو میگیره. یعنی ما یک همبستگی داریم، همبستگی که خیلی هم خودانگیخته است، ولی نه خودانگیخته به اون معنایی که یه تفکری پشتش نباشه، بلکه برعکس، خودانگیخته ای که مملو و سرشار از اون ستم، اون دردیه که ما حالا میشه گفت جامعه ما تو سالهای اخیر تجربهش کرده. مثلا همین اگه بخوایم یه نکته جالبی رو در مورد این اعتراضات بگیم، اون حضور باشکوه زنانه که شما میبینید. اینو حالا بعداً اگه وقت شد بیشتر توضیح میدم که چطوری توی یه اعتراض چندین مسیر ستم جامعه با هم درگیر شدن و باعث شدن این اعتراضاتی رو که ما الان شاهدش هستیم رو به وجود بیارن. رفیق جمشید، صحبت از نقش پررنگ زنان در این اعتراضات شد. اعتراضات امسال چه فرقی داره با اعتراضات سال 96 و 98؟ ببینید، اول اینکه خود حضور زنان این بار مثل یک لیدره. یعنی زنان تو اینجا نقش مثلا پشت جبهه اعتراضات رو بازی نمی کنن، بلکه حضورشون دقیقاً در مرکز اعتراضاته. همین حضور زنان باعث شده، حالا اگه مثلا یه کلمه خوب رو براش انتخاب کنم، یه اعتراضات به شیوه متمدن‌تری به پیش بره. یعنی ما شاهد هستیم که اعتراضات وجه خیلی خلاقی به خودش گرفته، یعنی عملهای خیلی خلاقانه‌ای توش صورت میگیره. اگه توجه داشته باشید میبینید که همون رقصایی که انجام میشه تو خیابون‌ها، میتینگایی که صورت میگیره، یعنی اعتراض رو به شیوه خیلی خلاقانه تری، همون اگه بگیم اعتراض مدنی که مردم رو به خیابون کشونده، یه بشه خیلی خلاقانه‌ای به خودش گرفته. یعنی حضور زنان اینجا دیگه مثل دفعات قبل نیست. ما شاید گره خوردن چندین ستم با هم هستیم. همین اعتراضات رو اگه بخوایم عمیق‌تر نگاه کنیم، ببینید ما تو کردستان وقتی که کسی یک زن در کردستان که اسمش ژینا بود، این مسئله براش پیش اومده، اولا زن بوده، چه ستمی بهش روا داشته شده تو سیستمی که کلن با زن بودن مخالفه، کرد بوده، یعنی یه ستم ملی بهش روا داشته شده و توی شهری که پایتخت که قرار بوده شهروندها با هم برابر باشن، شهروند درجه 1 و درجه 2 نداشته باشیم، یعنی اونجا هم مثل یه اقلیت حضور داشته. یعنی ما یه چهارراهی رو از ستم ها میبینیم: ستم ملی، ستم جنسیتی، ستمی که مذهب به مردم راه میداره، و از طرف دیگه اون همه انباشت وضعیت نابرابر اقتصادی، وضعیت نابسامان اقتصادی. یعنی ما با گره خوردن همه اینا با هم طرف هستیم. اینه که مثلا وجه این اعتراضات رو نسبت به سال 98 خیلی پررنگتر میکنه، قویتر میکنه. یه فکری پشتشه. مردم وقتی که تو خیابون این حرکتی که مردم دارن میکنن، شاید بشه گفت تو
50 سال گذشته هم بی‌نظیره. مردم دارن تو همون خیابونی که هستن آموزش سیاسی خودشون رو میبینن. یعنی بیشتر از 10 سال مطالعه ارزشمند این حضور. میگفتن وقتی که مردم تو میدان تحریر مصر بودن به اندازه 10 سال شناخت سیاسیشون نسبت به اوضاع تغییر کرد. الان ما شاهد همین بحث هستیم. وقتی که مردم تو خیابون هستن، وقتی که دارن لمس میکنن، وقتی که از خودگذشتگی که درشون وجود داره. شما نگاه کنید وقتی یه پدری داره بچهش رو به خاک میسپاره، وقتی یه مادری داره جنازه فرزندش رو در آغوش میگیره، گریه و زاری و مویه نمیکنه، بلکه برعکس داره اون کلیت بزرگ رو میبینه، و اون خاص بودگی که به سر خودش اومده رو فراموش میکنه. اونجا داره شعار خودش رو میده، اونجا داره پیام خودش رو میرسونه، اونجا داره میگه کلیت ما خیلی بزرگتر از فرزند منه. در صورتی که همه ما میدونیم که احساسات یه مادر، یه پدر نسبت به فرزندش چه اندازه بزرگه، ولی این از خودگذشتگی نشون میده که ما وارد یه بلوغ سیاسی شدیم. جامعه ما این بار دیگه وقتی که وارد صحنه شده طوری نیست که صرفا از یه چیزی معترض باشه، بلکه میدونه چی میخواد، میدونه داره چه نقطه‌ای رو هدف قرار میده و این مسیریه که قطعاً و مطمئناً ما رو به جامعه دموکراتیک تر برای گفتگوی مردم با هم، گفتگوی اقلیت ها با هم، گفتگوی همه ملت ها با هم میرسونه و این خیلی چیز مهم و خوشایندیه. رفیق جمشید، اگه بخواید تمایز این اعتراضات رو با اعتراضات پیشین بیان کنید، چه تمایزات خیلی چشمگیر هستن؟ چیزی که جالبه، چیزی که میشه گفت خیلی متمایزش میکنه و خلأ اونو نبود اونو ما توی اعتراضات پیشین داشتیم، وجود یه نقطه مشترک، یه نقطه اتصال، یه سمبل، یه رمز که مردم حول اون بتونن خواسته هاشون رو به هم برسونن، بتونن اون اختلافات کوچیک که با هم دارن رو، اختلافاتی که بخشی از اونا رو خود سیستم حاکم در ایران به وجود آورده رو کنار بذارن. الان اون سمبولی که مردم دور جمع شدن اگه ژیناست، خود رمزیه که میتونه اون مردم رو به هم متصل کنه. نگاه کنید، من و شما و بخشی از بینندگان شما که در کردستان هستند با این رمزها و سمبولها خیلی آشنا هستند، چون ما یه تهذب یابی داریم. الان تو کردستان صداها و اسمها و نامهایی میاد که حول اون نامها میشه مردم رو جمع کرد، ولی حالا نگاه کنید همون نام تو سطح سراسری مطرح شده. یعنی اون خاص بودگی که جامعه کردستان داشته تونسته با تپش خودش تو تک تک رگ‌های جامعه ایران پخشش کنه. الان دیگه اون نبض مداوم میزنه و شاهرگی که اونو بهش اتصال میده همون سمبول هاییه که جامعه ما ساخته، جامعه ما باهاش زندگی کرده. اتفاقا فرصت خوبیه که همین رو بگم. مثلا خیلی وقتا برمیگردن به ما میگن خب فعالیت سیاسی شما تو مثلا این چندین ساله چی بوده؟ شما چی به جامعه دادید؟ یعنی وقتی که اون آموزش سیاسی که شما میگید، اون مقاومتی که میگید ما مقاومت کردیم، ما کردستان رو مثل یک سنگر نگه داشتیم، چه سودی داشته برای کردستان و برای ایران؟ الان ما میتونیم با صدای رسا بگیم مردم ما یک فرهنگ مقاومت رو تو طول سالهای زیادی از مبارزه فهمیدن، درک کردن با گوشت و پوست و استخونشون. الان ما از خود کومله که صحبت میکنیم میتونیم کومله رو مثل یک جنبش اجتماعی، یک فرهنگ، یک شیوه زندگی، یک سبک زندگی معرفی بکنیم، این الگو رو به جامعه نشون بدیم. چیزی که الان تو خیابونا از تهران بگیر تا بندر عباس در جریانه دور نیست از اون فرهنگی که کومله همیشه برای جامعه خودش خواسته و مردمش باهاش زندگی کرده. یکی از بیننده همون در همین خصوص صحبته شما مطلبی فرستادن، نوشته فرستادن که مخاطب شما هستی، براتون میخونم، خودتونم جواب بدید. نوشته جمشید عزیز،
با توجه به اینکه مردم جواب فراخوان سازمان‌های خود را دادند و اعتصاب عمومی کردند، باید سازمان‌ها قدم دوم را اعلام کنند و مردم را راهنمایی کنند. دیگر نباید مردم را به خانه تشویق کنیم. مردم امروز روحیه تعرضی دارند و باید این روحیه را تشویق کرد. این خطاب به شما بود. بله. خب در ادامه همین صحبتی که این دوستمون گفته، بله درسته، مردم به فراخوان پاسخ مثبت دادن و این نتیجه اون بحثیه، اون ارتباط معنویه که سیاسی که کامله که احزاب ما با جامعه داشته و همین رو خوشبختانه ما داریم تو سطح ایران رو هم میبینیم. اون شعارهای متحد کننده، اون ریسمانی که میشه حولش جمع شد. یه چیزی هست، یه آیه قرآن میگه واعتصموا بحبل الله جمیعا ولا تفرقوا، میگه مثلا به ریسمان خدا چنگ بزنید تا متفرق نشوید. الان اون ریسمان شده گیسوان ژینا برای ما، جایگزین اون ریسمان تو کل ایران گیسوان ژیناست که ما وقتی به اون چنگ میزنیم متفرق نمیشیم. این دوستمون میگه مردم در حالت تعرضی هستن و بعد از این فراخوان باید قدم بعدی برداشته بشه. البته که این درسته، البته قدم‌های بعدی باید خیلی شجاعانه تر و بدون ترس و بدون محافظه کاری برداشته بشه. خود جریانی که ما درش فعالیت میکنیم، جریانی که برای ما اهمیت داره و میدونیم این میتونه جامعه رو به سمت خوبی بکشونه، جامعه رو از این شرایط نجات بده و به شرایط بهتری برسونه، این انتظار از ما هم هست که این فراخوان‌ها رو بدیم. وقتی که جامعه میبینیم در حالت همونطوری که این دوستمون گفته در حالت تعرضیه، ما هم پشتیبان اونا هستیم. ما از هر چیزی که مردم به دست میارن حمایت میکنیم، پشتیبانی میکنیم و حفظش میکنیم. وظیفه ما حفظ دستاوردهای انقلابی مردمه. هر قدمی که مردم بردارن مطمئن باشن که اون قدم عقب نشینی نمیکنه. ما سنگر پشت اون قدم هستیم تا قدم بعدیشون رو به سمت آزادی بردارن. پس جلو برن، پیش برن و این رو بدونن با هر قدمی که هستن تنها نیستن و همه ما، همه کسانی که در این راه میخوان به آزادی و برابری انسان ها معتقد هستند و میدونن که نبضشون، قلبشون، هر تپششون با جامعه میزنه، این وقتی فداکاری جامعه رو میبینن نمیتونن از خودگذشتگی نداشته باشن. مطمئن باشید اون دوستمون که گفته باید تعرضی تر باشه، بله قدماتون رو بردارید، در هر قدم ما باهاتون هستیم، کنارتون هستیم، دردتون رو لحظه به لحظه لمس میکنیم و مطمئن باشید در شرایط مناسب خودش ما کنار شما هستیم، همینطور که هیچ وقت شما رو تنها نگذاشتیم. ما سابقه زیادی در کنار هم بودن داریم. ما تو سنندج با هم مبارزه کردیم، تو سنندجی که به خون کشیده شد. ما تو شهر تو نقطه به نقطه و مرز به مرز و خط به خط و سانت به سانت این مملکت جنگیدیم و هیچ کدومشون رو بدون مقاومت تحویل جمهوری اسلامی ندادیم. این کارنامه 40 ساله ماست و این کارنامه قرار درخشانتر بشه و این کارنامه قرار مایه ابهت هر فردی باشه که خواهان آزادی و آزادی رو دوست داره. رفیق جمشید، احزاب اپوزیسیون، سازمان‌ها و نهادهای خارج از کشور چطور میتونن از این اعتراضات حمایت کنن؟ چیزی که خیلی خیلی مهمه ارتباط برقرار کردن با لیدرهای این جریان هاست. ما هر کدوم به سهم خودمون، چه کسانی که بیرون از ایران هستن، تو اکسیون هایی که برگزار میکنن باید صدای مردم باشن، صدای مردم رو به گوش دنیا برسونن. همونطور که رفیق ابراهیم در سخنان امروزشون گفتن، جورج فلوید جهانی شد اسمش، ژینا خیلی ستم بزرگتری بهش روا داشته شده. ما در عصری زندگی میکنیم که پوشش، آزادی پوشش دیگه به بخش عادی و حق طبیعی همه انسان ها تبدیل شده و وقتی مردم جهان بدونن با چه توحشی قسمتی از ما رو، قسمتی از پاره تن ما رو فقط به خاطر پوششش اذیت کردند و کشتن و هنوز این کشتار ادامه داره و هنوز این ظلم هست،
مطمئن باشید مردم همه دنیا از ما حمایت میکنن، ولی باید ما صدای ژینا باشیم، صدای مردم معترض خیابونا باشیم، هر کدوم به سهم خودشون. اون شعر بود که میگفت من اگر برخیزم تو اگر برخیزی همه برمیخیزند. ما قرار نیست، ما از دوران قهرمان سازی ها بیرون اومدیم، قرار نیست هر فردی قهرمان باشه، ولی هر کدوم اگر یک قسمت از این کار بزرگ رو بگیریم اون مایه افتخار ماست. اگر سهمی باشیم، اگر قسمت کوچیکی باشیم از اون صداهای خفه شده، فریاد اونا باشیم، تو هر جایی، تو هر مکانی، وقتی که میشینیم، وقتی که بلند میشیم، اینا رو برسونیم، ما سهم خودمون رو پرداخت کردیم. و این سهمی که آزادی از هر فردی میخواد. آزادی هزینه داره و هزینه‌ش رو باید تک تک ما پرداخت کنیم. رفیق جمشید، به عنوان یک جوان پیشرو و کمونیست، پیام برای جوانان معترض، برای فعالین سیاسی داخل چیه؟ هوشیاریه. ما باید هوشیاریمون رو خیلی خیلی بیشتر بکنیم، حساستر باشیم نسبت به وقایعی که تو دور و بر ما میگذره. نباید اجازه بدیم جریان‌های مرتجع از این شور انقلابی مردم سوء استفاده کنن، اونا رو به بیراهه بکشونن. ما تجربه سال 57 رو داشتیم. انقلاب 57 در واقع انقلابی بود که فقط مردم از یه پهلو به یه پهلوی دیگه چرخوند. اون همه فداکاری از بین رفت فقط به خاطر اینکه اون هوشیاری لازم، اون هوشیاری که باید تیزبینی بو میکشیدن مردم و جریان‌های ارتجاعی رو از هم متمایز میکردن رو متاسفانه نشناختیم. ما چند نسلمون از بین رفته، قرار چند نسل دیگه‌مون از بین بره. ما چی برای از دست دادن داریم؟ من خطاب به همه کسایی میگم که صدای منو میشنون. ما باید هوشیارانه، تیزبینانه، نه فقط در مقابل جمهوری اسلامی، بلکه در مقابل هر جریانی، هر فردی، هر فرد مرتجعی که میخواد به شیوهی از این اعتراضات، از این هیجان مردم، از این همه شهادت و از خودگذشتگی و فداکاری پدران و مادرانی که با دستان خودشون بچه‌هاشون رو به خاک میسپارن، باید حمایت کنیم، باید دفاع کنیم، نباید بگذاریم یک بار دیگه به انحراف کشیده بشه. این وظیفه ماست و اگر این وظیفه رو به درستی انجام ندیم، ما به وظیفه خودمون خیانت کردیم و یک نسل دیگه و معلوم نیست چند نسل دیگه رو از بین بردیم. ما خودمون نسل هایی هستیم که درون این سیستم نتونستیم رشد بکنیم، نتونستیم زندگی بکنیم و نه چیزی از دنیای واقعی فهمیدیم. بذارید ما هرچه از دستمون برمیاد بکنیم تا نسل بعد ما بتونن طعم آزادی رو تو خاک خودمون، تو سرزمین خودمون، تو هوای خودمون تنفس بکنن، زندگی بکنن و آینده بهتری رو درست کنن. مرسی از وقتی که بهم دادید. ممنون از شما رفیق جمشید عبدی. مرسی، ممنون. بله ممنونم. همونطور که در صحبت‌های رفیق جمشید هم بود، اتحاد رمز پیروزی است. تا لایوی دیگر بدرود. پام سر میدونم Sakara.
یا اکثر ریل استقایی کی گرفتیم؟ نه؟ نشستم دیدم میله شهر از زندگی بکنم ها مثال میدونم Sakura. یا اکثر ریل استقایی کی گرفتیم؟ نه؟ نشستم دیدم میله شهر از زندگی بکنم ها مثال میدونم